چەند بێسوود بوو خەباتت ئەی مرۆڤ فەرموو بەردیش هەژار و دەوڵەمەندی هەیە هەندێکیان دەبن بە چێلی قەبر و هەندێکیان دەبن بە مانگ دەمانی من وەکو باڵێن ئەڵماسی سەرتاجی کوردایەتی دەیبینم. ئەمڕۆ لە شاری سلێمانی هۆڵێک دەکرێت بە ناوی شاعیر و نووسەر تەڵعەت تاهیرەوە. سلێمانی بە جیاوازیەکانیەوە جوانە، بۆیە واک ڕێزلێنانێک لە پای هەوڵ ماندووبوونەکانی هۆڵەکەکەن بە ناوی تەڵعەت تاهیرەوە. جاخۆی لێرێ پێم خۆشە بچمە لای سڵاوێکی گەرم وەک هەموو جارێکە لە سلێمانی و ئەڵێن سلێمانی چییە بۆ تۆ؟ سلێمانی نەک بۆ من، بۆ هەموو کورد ئیتر پلاتفۆرمی زانین، نیشتمان پەروەری، میهرەبانی دایمەن باوەش کراوە بۆ ئەدیب و نووسەران، ئەدیب و نووسرانی خۆی و غەیرە خۆشی. سلێمانی من وەکو باڵێن ئەڵماسی سەرتاجی کوردایەتی دەیبینم. ئەوە پێویستی بە شایەدی من نییە، ڕەنگە حاجی تۆفیق پیرەمێرد، ڕەنگە تۆفیق واهبی، ڕەنگە زێوەر، بێخۆت، قانع، گۆران، شرک و بێکەس، ئیتر لە کۆتایی نایە. ئەمانە شایەدی بۆ دەن، لە ئیبراهیم محەممەد شایەدی بۆ دا، ئیتر مامۆستا عەبدولکەریم مودەڕیس شایەدی بۆ دا. من لە چاوە پیاوە گەورانە هیچ نیم. من ڕەنگە با بڵێن گەردێک بم لە علم و لە دڵسۆزی و لە بەرهەمی ئەو زاتە گەورانەی ناوم هێنانیانی. ئەمڕۆ لە پەیمانگای تەکنیکی پیشەی نیشتیمان ئەم هۆڵیان بەنای جەنابتۆدانە، بەڵام وازام سەرەتا ڕازیش نەبووی کە هۆڵە بکرێ بەناوتەوە. بۆچی؟ لەبەرەوەی لە من زۆر لە پێشتر هەیە، خەڵک زۆر لە من لە پێشتر هەیە، هەم زیندوو هەم ئەوانەی نەماون کە هۆڵیان بەناو بکرێ. من لە چاو ئەوانەی کە کۆشش و بەرهەمی گەورەیان پێشکەش بە کورد کردیە هیچم نەکردووە. دووەمین لەبەرەوەی من باوەڕم بۆ نیەش بەناوی زیندوام کرێ، چونکە زیندوو زۆر خەتەرە. زیندوو گرنتی نادەی 6 مانگی تر بەهۆی خوێندنەوەی کتێبێک، بەهۆی ڤایرۆسێک، بەهۆی بیرکردنەوەیەک ئیتر بگۆڕێ 180 پلە جیاواز لەوەی کە هەیە. ئیتر برادرانم گوتم وەڵای من خەڵکی باشتر دەناسم، ناوی باشترم لایە بۆ ئەوەی هۆڵیان بەناو بکرێ. ئیتر من سوپاسیان دەکەم کە ئەو بەرپرسارەتیان بم بەخشی، ئەو گەورەییان بم بەخشی. سوپاس بۆ هەڵسوڕێنەرانی ئەم پەیمانگایە، سوپاس بۆ هەموو ئەو ئەدیب و نووسەرانەی کە لە هۆڵەکەدایان بینم. بۆ من بەرپرسیارەتیە بەڕاستی، دڵخۆشم بۆی ئەگەر بەردێکم لەسەر بەردێکدا نابێ لە یعنی لە ئەدەبیات، لە زانین، لە خزمەتکردن بە زمانی شیرینی کوردی. دەوناوە ئەوەیان ئەمە هەموو شارە ناسک و جوانە، هەموو بەردەوام لە تۆڕ کۆمەڵایەتیەکانە شارەکانی تۆ لێ ئەدرێت و ئەنووسێت و ئەم بابەتانە. جا من چۆلەکەیەکم هەیە دایم شتم پێڵێ لەسەر تۆ. جا ئەم جارە شتێکی پێوتم ئەمەی وەڵامەکەی لە خۆ وەرگرم. ئەوە تا چەندی ڕاستە لە سەردەمی پێشووترە هونەرمەند زەکەریا داوای تێکستی لێکردووی نەداوەتێ؟ هشتیوان نەبووە. جارێک مناقەشەیەکمان کرد کۆنەویش. چی بوو شتەکەم بۆ باسکەم؟ هیچ هەر باسی گۆرانی کراوەوانە. ئیتر گوتی حەزم لەکە هەندێک ئیش بکەین بێکەوە ئەوانە، بەڵام نەچونێن ناو وردەکاریەکە. بەڵام من هین ینی پێم وانە بوو لە ئێستاە تێکستی گۆرانی بۆ ئەو بنووسم، نەک بۆ ئەو هەر تێکستی گۆرانی ئیمانم پێنما بوو لەو قۆناغا. پێم وابێ ئیشترم هەیە، ئیشی لێکۆڵینەوە و توێژینەوە و کتێب چاپکردنەوەوانم هەیە. ینی فۆکسەکەم لەسەر ئەوە بوو، شتێک نەبوو ڕغبێ لە زەکەریا یان شتێک. هەر خۆم مۆدی و ستایلی ئەو کاتەی کە ئەو داوای کرد 2011 بوو دەبوو کە مناقەشەمان کرد بەڕاستی، چونکە ئێستاش ینی بیرم نییە ئەو بە ڕاشکاوی داوای کردبێ. گوتی حەز دەکەم ئیشێ بەیەکەوە بکەین، مەجموعەیە ئیش بەیەکەوە بکەین. ئێتر من داوای لێ بوون کرد کە فۆکسم لەسەر ئیشی ترە، فۆکسم لەسەر شەری تازەیە، لەسەر لێکۆڵینەوەیە، توێژینەوەیە. ئیتر هەر ئەوە بوو ینی حەزی کرد بێ وەکو ئەوانی زیادە سەدوان تێکستی جوان بێ. بۆنە ئەم ساڵ پێشانگەی نێودەوڵەتی کتێب نەکرایەوە، کتێبی تازەشە لە بەردەستایە. پلانە چییە؟ خۆی بڕیارە بکرێتەوە، نازانم کەیە. ئیترم لەگەڵ ئەو دەستگای فام ڕێکەوتوین، کتێبەکە ئامادە دەکەین، بزانانی مانگی 6 7 8. ئێستا کتێبێکی ئینگلیزیم هەیە، کتێبێکی تورکیشم هەیە، شعرە، هەر شعرە و بەرهەمی منە
وڵا کتێبش ئەڵمانی شمەیە دەکرێتە ئەڵمانی شەرە جوانەکانی ئێمە نەبێ بۆ ئەوان دەبێ لەگەڵ ستایل و میزاجی ئەوانە بگونجێ زۆر جارە هەندێک شعر هەیە زۆر خۆماڵیە ینی پێویستی بەوەیە کە تو تەرجەمە دەکرێت پراوێزی هەبێ ئەوانە من نامێ پراوێزی هەبێ ینی کە مەسەلەن دەنووسی تعجیل دەبێت شیک هەیەوە لە ئەڵمانیەکەیە لە ئینگلیزەکە تعجیل شوێنیەوە ئەوانە ڕەنگە بۆ ئینگلیزیێک کەلیمەی تعجیل ئەو تامەی نەبێ کە بۆ منداڵە هەولێریشی هەیە یان بۆ یادەوەری و نۆستالیژای ئێمە هەم هەیەتی ئایتر هەوڵماندا ئەو تێکستانە بێ کە هینی ناوێ کە پراوێزی ناوێ ئینسانی ترن گەورەترن زۆر پراوێزی تیانیە کە شوێن و کات و ئەوانەی زۆر خۆماڵی بێیانی هەوڵمانداوە ئەو تێکستانە هەڵبژێری جا ئەمڕۆ لەم بۆ نەیە و کۆتایی ئەم چاپێکەوتنش چین پێشکەشەکەی بەس سەلامەتیت خۆشیت ئەکید ئیسلاتی شعر دەخوێنەوە بۆ هەمووان شتێکی کورد سڵاوانەی نەماکردن ئەو خۆمشکری شعری خۆنە بەرنیە بەس تێکستێکی بۆ دەخوێنەوە دوسێ ڕۆژەتەمی لێسە دەکەم دەڵێ ئای چەند بێسوود بوو خەباتت ئەی مرۆڤ فەرم و بەردیش هەژار و دەوڵەمەندی هەیە هەندێکیان دەبن بە چێلی قەبر و هەندێکیان دەبن بە مانگ دای نەعەدەلەتی حتە لە بەردیشە هەیە قوربانی سپاس بۆ تۆ زۆر سپاس دەکەم بەڵێ ئەوەی کە ئاجێبیسی بوون ئەمڕۆ لە پەیمانگای تەکنیک پیشەی نیشتیمان هۆڵێک دەکرێت بە ناوی نووسەر و شاعیر تەڵات تاهیرەوە کە ئەمڕۆ لە مەراسیمێکدا بە بەشداری چەندان کەس لێرە بە ڕێوە دەچێت و بەڵام پێشترم داوای کردووە کە نەکرێ بە ناوی زیندوەکانەوە بەڵام ئەوان پێیان خۆش بوو بە ناوی تەڵات تاهیر خۆیەوە بێت.